ڕووداوەکانی دوو ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان پەیوەست بە بواری ڕاگەیاندن و ئازادی ڕاگەیاندنەوە چۆن هەڵەسەنجێنی؟ ڕاستیەکانی فترەی پێشوودەری خست کە ڕاگەاندن لە کوردستانە ڕۆڵێکی ئەجگار گرنگی وازی کردووە لە مەیدانی سیاست و لە مەیدانی حتا کاریگەری بۆ سەر دەسەڵات و بۆ سەر حکومڕانیش لێدرانی ڕۆژنامەنووسان و سجنکردنیان و تا ئەندازەیە کوشتنی ژمارەی لە ڕۆژنامەنووس لە کوردستان دەری خستووە کە گوشار و کاریگەری کاری ڕۆژنامەگەری بۆ سەر دەسەڵاتی سیاسی نیمچە داخراوی کوردستان کاریگەریکی زۆر بووە و ئەم معادلەیەکی عکسیە تا ئەو کاتێک کە ڕۆژنامەنووسان سربەخۆتر بن و ئازادتر بن دەسەڵاتی سیاسی پاشەکشەیەکە و تا ئەو کاتێک کە دەسەڵاتی سیاسی گوشار دروست کات و ڕۆژنامەنووسان ناچارە بن کە پاشەکشێ بکەن. ئەم جەدەلە ئەم مناقەشەیە ئەم ململانەیەکی گەورەیە لە کوردستانەوە بە بڕای من پەیوەندی هەیە بە ئەندازەی پێشکەوتنی سیاسی و ئەندازەی گەشتەکردنی سیاسی لە وڵاتەدا تا کاتێک کە ڕاگەاندن ئازاد بێ و ڕاگەاندن بتوانێت کە تعبیر لە خۆی بکەوە بتوانێت تعبیر لە ئازار و خەم و کێشەکانی خەڵکی ئەم وڵاتە بکە ئەو کاتە بێگومان دەسەڵاتی سیاسی لە گەندەڵی دوورترەکەوێتەوە دەسەڵاتی سیاسی لە ئێستبدا دوورترەکەوێتەوە دەسەڵاتی سیاسی لە دروستکردنی فشار بۆ سەر کۆمەڵانی خەڵک و بۆ سەر ئازادی سیاسەکان دوورترەکەوێتەوە. وەکوتم ئەم معادلەیە کە پێچەوانەیە کەمبوونەوەی ئازادی بۆ ڕۆژنامەنووسان ئازادی زۆرترە بۆ دەسەڵاتداران و بە پێچەوانە شو تا کاتێک کە ئەگەر ڕۆژنامەنووسان و کاری میدیایی سربەخۆ و ئازایانە لە وڵاتە بەرە پێشەوە بچێ بێگومان دەسەڵاتی سیاسی لە وڵاتی ئێمەدا توانێت چەکوشکاری باشتری تا بکرێ و تعدیل بکرێ و زۆرێک لە پێشکەوتن بێت کایەوە کە بە قازانجی کۆی کۆمەڵانی خەڵک بێکە ئەوەی کە بستنەوە سیاسی سازی خوازەکانی ئەم وڵاتە ئیشی بۆکەن و خەڵکی پاک و باشی ئەم وڵاتە خەباتی بۆکەن. مامەڵەیەکی دووفاقی هەیە لەگەڵ ڕاگەیاندنە ئەهلی و ئۆپۆزسیۆن و ئازادەکان لەلایەک پێمان دەوترێت ئێوە ڕوویگەشی دیموکراسیە وڵاتەن لەلایەکی دیکەوە گوشار و کوشتن و سووتاندن و هەڕەشا بەردەوامە لە ڕاگەیاندنە ئازاد و ئەهلیەکان. ئەم مامەڵە دووفاقیە بۆ چییە و چۆن دەکرێت شاڕێگەکانی ئەم مامەڵەیە دیاری بکەین و چارەسەری بکەین؟ ڕاستە مامەڵەیەکی دووفاقی هەیە لەگەڵ میدیای ئازاد و سربەخۆ ئۆپۆزیسیۆن لەگەڵ میدیاکانی دەسەڵات خۆی. ئەمە پەیوەندی بەوە هەیە کە دەسەڵاتی سیاسی لە وڵاتی ئێمەدا لە کوردستانە هەندێک خەتی سووری بخۆیدانەوە. ئەم خەتە سوورانە یەکێکیان ئەمەیە کە بۆ نمونە پەلامار و یا ڕەخنە لە هەندێک سەکردە نەگیرێ. بەشێکی ئەوەیە کە لە جەدەلەکانی کە خۆیان پێڵەن جەدەلی قەومی و ناسیۆنالیستەوەی لەمانە بەبێ مناقەشە پشتیوانیان بکرێ. بەشێکیشی ئەوەیە کە لە تەقسیمکردنی سەرەوەتی وڵاتە تا ئەندازەیەکی زۆر ڕێگری ئەکرێ لە میدیا ئازاد و سربەخۆ. ئەمانە ئەو مەسەلە گرنگانن کە میدیای ئازاد بە دیدگای دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بۆی نییە لیان نزیکەوێتەوە بۆی نییە کە ڕەخناتیا بگرێ. بۆیە پارەیەکی ئەجگار خەیاڵی ئەڕژێنرێ بۆ میدیای حیزبی و میدیای دەسەڵات و ئابلۆقەیەکی ئابووری یاخود حەسارێکی معنەوی و مادی ئەخرێتە سەر میدیای ئازاد و سربەخۆ نەک هەر ئابلۆقەیەکی ئابووری و مادی تەنانەت هەوڵدان بۆ سووتاندن و بۆ کوشتنی ستافەکانیشان ئەدرێ. لەبەرەوە ئەم جەدەلە پەیوەندی هەیە بە جەدەلێکی تاریخی ململانێکی مێژووی گەورە لە نێوان ئازادی خوازان و سەرکوتکەرانی ئازادی. جەدەلێکی گەورە لە نێوان ئەوانەی کە شەڕەکەن بۆ ئازادی ئینسان و ئەوانەی کە ئانێ ئازادی ئینسان لە وڵاتە سەرکوت بکەن. ئەمە مناقەشەیەکی مێژوویە کە لە ئاسی دنیادا هەبووە و هەیە و بەردەوامە بێتاو کاتێک کە بەشەر لەسەر ئەم گۆزەویە بژی و ئەم گۆزەویە بەهۆی کارەساتی ترەوە تێک نەچێ ئەم جەدەلە بەردەوامە بێ و بێگومان ئایندەی بەشەر لەم ئاقارەدا ڕوونە چونکە کە تەماشای مێژووی بەشەرەکەی پێشتر ئازادەکان وەکو ئێستا نەبووە. لە کوردستانیشە نسبەتی ینی ڕێژەی ئازادی لە چاو ساڵانی پێشووترە بە هیمەتی خەڵکی ئازا بە هیمەتی خەڵکی تێکۆشەر وریا بەرەو پێشتر چووە. بۆیە بێگومان ڕاستە نیفاق هەیە و بە چاوی یەکسان تەماشای میدیا ئازاد و میدیای حیزبی ناکرێ و هەوڵە درێ ئەوانەی کە ئەسەن من پێم وایە دەسەڵاتی سیاسی لە وڵاتی ئێمەدا بەداخەوە لە هەوری ئەوەدایە کە لە تاریشیا ئیش بکە. بودجەکە لە تاریشیا بێ کە سەرۆت و سامانی میلەتەیە سیاسەتی لەگەڵ مەرکەزە لە تاریشیا بێ کە ئێستا ئاگامان لێتی کەوتوتە کێشە و قەیرانێکی گەورەوە چونکە بە شێوەیەکی شەفاف مامەڵەکان نەکراوە لە بیدایەتەوە لەسەر مەسەلەکانی تری ناوخۆی کوردستان ئەوەی کە پێوترێ فرۆشتری نەوت و
فلان و فیسان ئەمانە هەمووی لە تاریشی هەڵا بیکە کەسێک ڕۆژنامە نووسێک ئینسانێکی ئازاد نووسەرێک بێ ئەم تاریچیانە پلاجکتۆری لێبە ڕووناکایی لێبە یەن بگژە و ئەو پەڕی ڕوبڕوویە بنەوە ئەمەیە ئەو نیقاش و ئەو جەدە لە مێژوویەکەم باسیەکەم پێ بەپێی بەرەو پێشچوون و پێشکەوتنی هەنگاوەکانی هۆشیاری سیاسی و کۆمەڵایەتی و نەتەوەی و خودیش تەنانەت پاشەکشەیەکی مەترسیدار هەیە لە بواری ئازادیە و بەرتەسکردنەوەی ئازادی لە تازەترین کاردانەوەدا گوشارخستنە سەر تەلەڤیزۆنی نالیایە بەکڕینەوە واتە فرۆشتنی یاخود گوشارێکی زیاد لەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە کە سووتاندا ئەبێت چ گوشارێکی تر هەبێ زیاتر بێت لە سووتانن و پێتان وایە ئەم دەرەنجام و ئەم چارەنووسا چارەنووسی ئازادی بەگشتیە لە کوردستانە و درێژ نابێتەوە بۆ ئێوەش لە ئۆپۆزسیۆن و لایەنەکانی دیکە یان تەنیا بە نالیا کۆتایی دێ بێگومان من لێرەوە بە ستافی تەلەڤیزیۆن و کەناڵی نالیاڵم کە خەڵکی ئەمڵاتە ئێوەی خۆشەوێ خەڵکی ئەمڵاتە ئێوەی وەکو بلبلی چاو ئەپارێزێ و خەڵکی ئەمڵات ئەوەی کە بۆی بکرێ پشتیوانیتانەکە و بوونە سەر مەشقێکی زۆر تازە و نەترس بۆ کاری میدیایی لە کوردستانە بۆیە بەشێکی زۆری مانەوە و بەردەوامبوونی ئەم کەناڵە پەیوەستە بە ئیرادە و بە هیمەتی سافەکە و بەڕێوەبەران و ئەوانی کە دان مەزراندووە لە پشتیوەن بۆیە من داوایان لێکەم کە بەرامبەر بە ئەو زەخت و زۆرانی کە لەسەریانە ڕابوەستن و ڕاوەستانی ئینسان و ئیستیقامە و ئازایەتی و جوامەری لەوەدایە کە کارەکان بەردەوام بکرێ و بێگومانم دڵنیام لەوەی کە لێدانی نالیا و لێدانی هەر دەستگایەکی تری سەربەخۆ و میدیای ئازاد ئەتەنێتەوە بۆ میدیاکانی تر و لێدانی نالیا لێدانە لە میدیای ئۆپۆزیسیۆن لە میدیای گۆڕان لە میدیای حیزبەکانی تری کە دژایەتی دەسەڵاتی سیاسیەکە لە وڵاتەدا ئەمە پەکیجە کە تۆ وەختە لە کەسێکی ئازادی خواز دەدرێ وەختە لە بڵنگۆیەکی گەورەی ئازادی ئەدرێ لە وڵاتەدا بێگومان بڵنگەکانی تر فشارێک کەمە بێتەوە و کاریگەری بەسەر ئەوانە بێت و ئەمە پامێکە بێت بۆ هەموو میدیاخارانی ئەم وڵاتەکە بێدەنگ بن و لە ئاسی دەسەڵات دارانی گەندەڵ و قۆڕەخکارە سکوتکەن کە من هیوادارم شتیواڕوونەدا و من لێرە و دووبارەیە کەمەوە کە کەناڵی نالیا کەناڵێکە کە لە ناو خەڵکی کوردستانە شوێنی خۆی کردوێتەوە و پێویستە لەسەر هەموو خەڵکی ئەم وڵاتە بیپارێزن لە کاتی پێویستە و بە لە پشتیەوە بەستن و بە هیمەتی سافەکەشی شوێنی گرنگ لە مەسەلەیەدا داگیر دەکات.